لە تەوەری دومدا ئەچین لای دکتۆرێک لە ستودیۆکانمان لە ڕانیا ئامادەیە باز لە مادەی هۆشبەر دەکەین تا چەندێک کاریگەری لەسەر کۆمەلگا هەیە کە لە ئێستێدا بێگومان مەترسێکی گەورەیە لەسەر جیهان و بەتەبەت کۆمەلگای ئێمە لە نێوان هەرزەکاران و هەروەها لە نێوان تەنانەت هەندێک جاریش ئەو کەسانەی کە بازرگانی پێوە دەکەن خۆشیان هۆکارێکم بۆ ئەوەی کە بڵاوی بکەنەوە. زۆر بەڕێز دکتۆر عەلی عەبدوڵڵا پارێزەر و ڕاوشکاری یاسایی لە ستۆدیۆکانمان لە ڕانیا لەگەڵمانە. دکتۆر ئەمەوێت سەرەتا بۆ دەست بێکەین چەند مادە لە یاسادا تایبەت کراوە بە مادە هۆشبەرەکان و نوێترین یاساکان چین لەسەر بە سزاکان بە بازرگانیکردن بە مادەی هۆشبەر و ئەو کەسانشی کە بەکاری دێنن. بەناوی خوای بەخشندە و میهرەبان ئەم کاتتان باش سڵاو و ڕێز بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنە جوانەکەتان. دیارە بۆ وەڵامی پرسیارەکەتان بەنسبەت ئەو مادانەی کە تایبەتن بە مادە هۆشبەرەکان و مادە کارتێکەرە عەقڵیەکان ئێمە یاسایەکمان هەیە لە هەرێمی کوردستاندا کە ئەم یاسای ژمارەیەکی ساڵی 2020 دوای هەموار و دوای کۆمەڵێک بینینی یاسای وڵاتان ئەم یاسایە دەرچووە لە هەرێمی کوردستاندا یاسای بەڕەنگاربوونەوەی مادەی هۆشبەر و کارتێکەرە عەقڵیەکان. بە گوێرەی ئەم یاسایە ژمارەیەکی زۆر لەو مادە کیمیاییانە لەو مادانەی کە کارتێکەری عەقڵینە و دەبێتە هۆی تێکدانی عەقڵی مرۆڤەکان چۆتە چوارچێوە ئەم یاسایە وە کۆمەڵێک خشتەی زۆر وەکو ملحەقێک لە یاساکەدا هاتووە کە ئێمە لێرەدا و دەرفەتە نابێ ناوی هەمویان بهێنین، بەڵام بە شێوەیەکی گشتی تریاک باوترینیانە حەشیش، هیرۆین، مۆرفین، کراک و ترامادۆڵ بە جۆرێک لە جۆرەکان کە ئەو حەبانن وە کۆمەڵێشتی تر ڕۆژانە ئەپدێتی هەیە و شێوازی هەیە لە ئەنجامی تێکەڵکردن، لە ئەنجامی کارلێکی کیمیایی شێوازەکانی دەگۆڕێ، ڕەنگی دەگۆڕێ، تامی دەگۆڕێ و کاریگەریەکەی دەگۆڕێ. بۆیە هەر مادەیەک بێتە چوارچێوەی تێکدانی عەقڵی مرۆڤ، بێتە چوارچێوەی ئەوەی کە کاریگەری هەیە لەسەر تێکچوونی مرۆڤەکان و تێکچوونی کۆمەلگا دەکرێت بە جۆرێک لە جۆرەکان لەم یاسایەدا جێگەی ببێتەوە. وە مەترسیەکەی لە ناو کۆمەلگەدا دەردەکەوێت و زیانەکانی لەسەر کۆمەلگەکانمان هەیە بە شێوەیەکی گشتی. بۆیە ئێمە بەم یاسایە بە گوێرەی ئەم یاسایە ڕوبەڕووی بەکارهێنانی مادەی هۆشبەر و ڕوبەڕووی بەکارهێنانی ئەو کەسانەی کە بازرگانی پێوە دەکەن دەبینەوە. بەڵێ کاک دکتۆر تا چەند گرنگە وشیاری یاسایی لە نێو کۆمەلگادا سەبارەت بەم جۆرە پرسانە بڵاو بکرێتەوە تاوەکوی کە کەسێک ئەگەر نێتێکی وای هەبوو یاخود بە تەمای شتێکی وابوو چ بە بازرگانی پێ بکات چ بەکارهێنەر بێت بۆی کە ئاگادار بێت یاسایەگەیە سزایەگەیە بۆم بابەتە تاوەکو شاز لە شوازەکان خۆی بە دوور بگرێت لەم جۆرە تاوانانە. ئێمە بە گوێرەی ئەم یاسایی کە لە بەردەستمانەوە ئێستا لە دادگاکانی هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت لە مادەی 25ەوە سزاکان دەست پێ دەکات کە لە مادەی 26دا بە تونترین سزا و کە من پێشنیار دەکەم هێشتا ئەم مادەیە کە باز لە سزنی موئەبەدوادا مانەوەی بازرگان بۆ هەتا هەتایی لە چاکسازیەکان لە زیندانەکان دەمێنێتەوە، پێشنیار دەکەم بازرگانانی مادەی هۆشبەر و ئەو کەسانەی کە بە فیعلی بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکرێن لە سێدارە بدرێن. ئەمە یەکێکە لەو ڕێو شوێنانەی کە دەکرێت دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی یاسادانە بیگرێتە بەر بۆ کەمکردنەوەی بەکارهێنانی مادەی هۆشبەر. چونکە ئێمە ئێستا دەبێت باس لەوە بکەین بەداخەوە لە قۆناغی قۆناغی ترانزێتەوە چوینە قۆناغێکی تر کە قۆناغی مەترسیداری پێدەگوترێت کە بەداخێکی زۆرەوە بە ڕێژەیەکی زۆر بڵاو بووتەوە لە ناو گەنجاندا لە ناو کۆمەڵگەکانماندا لە شوێنانەی کە هاوڵاتیان لێ کۆ دەبنەوە بەکارهێنەر زۆر بووە، بازرگان زۆر بووە. کاتێک سەیری ئامارەکان دەکەی نزبەکانی بە جۆرێکە کە ڕاد دەچڵەکێنێت تووشی کارەسات بووین ئێمە لە کاتێکدا ئێمە هەر باسمان لەوە کردووە چۆنی زۆر ڕاستە لەنیا دکتۆر ئاماژەی بە شتێکی گرنگ کرد کە لە ئێستادا زۆربەی تاوانەکان لەم جۆرانن
دواتریش کە گفتوگوی لەگەڵاکەمە ئەنی باسیەوەکەین من یەکێک لەوانی کە لە نێو زینداندا بوو پرسیارم لێکرد کە زۆرترین ئەو تاوانانی کە دێنە لایەوە کێن کامانن کام زۆرە تاوانان ئاماژەی بۆ کرد کە زیاتر ئەو کەسان کە بەکارهێنەر یاخود بازرگانیکردنن بە مادەی هۆشبەرەوە کە زۆر گرنگە بەلام و دواتر پرسیاری لێ بکەم کە بزانم هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە کە ئەمە زیاتر بەربڵاوێکێکە لەو تاوانانی کە زیاتر لە کۆمەلگای ئێمەدا بەربڵاوە لەگەڵیشیدا بۆی کە بازرگانیکردنەکەی کەم ببێتەوە ئەوەیە کە تا چەند گرنگە سنوورەکان بە شواز لە شوازەکان چۆکمە بکرێن تاوەکو ئەم مادەیە لە نێوان سنوورەکاندا ئاڵوگۆڕی پێ نەکرێت. بەڵێ کاک دوتۆ ببوورات دەنگەکەت بەباشی ناگەشتە لای ئێمە ئێستا توانی بەردەوام بیت هەر بۆ ئیزافی قسەکانی بەڕێزان لەگەڵ زیندانێکە لە ماوەی پێشوە قسەمانە کرد گفتوگۆی ئەومانە کرد کە هۆکار چییە ینی چ شتێک چ تاوانێک زیاتر دێتە نێو زیندانەکان ئەویش هەر هەمان بۆچوونی توێ بوو قسەی توێ کرد کە زۆرترین ئەو توانانەی کە دێنە نێو زیندان تاوانبارانە بەکارهێنەران و ئەو کەسانن کە بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکەن. ئەمێ پێم بڵێ ئەو فەراغەت چیە لە کۆمەلگا داوای کردووە کە ئەم تاوانە زۆر ببێت؟ بەداخەوە وەکو ئاماژەمان پێدا شێوازی ڕوبەڕووبوونەوەی یاساکانمان وە دەسەڵاتی جێبەجێکردن لە کەمکردنەوەی مادەی هۆشبەر لاسی پێویستدانە چونکە ئێمە ڕۆژانە ژمارەی کەیسەکان ڕۆژانە ژمارەی ئەو کەسانی کە داخەوە پەیوەندیەکەی کاک دکتۆر ئەپسرێت دیارە کێشە لە ئەتەرنێتا هەیە ناوانەیە خاوی ئەتەرنێت بێت ئەوە بەرنامەکەمان بە شاز لە شازەکان وەک پێویست نییە بەڵام هەر گرنگەم جۆرە بابەتانە بابەتی وشیاری یاسایی لەنیە بۆ هاوڵاتیان باز بکەین و لە کۆمەڵگادا ئاماژەیان پێ بکەین وەگەمیشۆ بەردەوام لە پامی ڕۆژدا زۆر گرنگی دەدەین بۆ بابەتانی کە وشیاری یاسایی تێدایە تاوەکو بۆ هیوایی کەمترین تاوانەکان و ڕووداد و خەڵکی وشیار بلەوەی کە هەر تاوانێک کە ئەنجامی دەدات سزای تایبەتی خۆی دەبێت. بەڵێ کاک دکتۆر وشیاری کۆمەلگا وشیاری تاکەکانی کۆمەلگە وشیاری لە ڕێگەی پەروەردەوە لە ڕێگەی قوتابخانەکان مامۆستایانی ئاینی دامەزراوەکان بە شێوەیەکی گشتی پێویستی بە هەڵمەتێکی نیشتیمانیە بۆ ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر بۆ کەمکردنەوەی بەکارهێنانی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستاندا. بەڵێ دکتۆر بە دەقیقی ئەو سزایانە چین کە ڕوبەڕووی کەسێک دەکرێتەوە کە بەکارهێنەری مادە هۆشبەرەکان بە یاخود کەسێک کە بازرگانی پێوە دەکات تەنها سزاکان مادین یاخود بندکردنیشی دەگرێتەوە هەروەکو خۆش ئاماژت پێکرد هەندێک سزا هەیە کە زیندانی هەتا هەتاییە یاخود لە سێدارەدانە لە چه حاڵەتێکدا سزاکەی دەبێتە زیندانی هەتا هەتایی یاخود لە سێدارەدان؟ ئێمە ئەو کەسەی بازرگانی بە مادەی هۆشبەرەوە بکە بە پێی یاسای ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستاندا کاتێک باز لە بازرگان دەکا کێ بازرگان ئەو کەسەی بەرهەمی دەهێنێ ئەو کەسەی دروستی دەکا ئەوەی کە نێوەندگیری پێ دەکا ئەوەی دەڵاڵی پێ دەکا ئەوەی دەیگوازێتەوە بۆ کەسێکی تر بە هەر یەکێک لەم جۆرانە بەکاری بێنێ پێی دەگوترێ بازرگانی مادەی هۆشبەر و مادەی 26 یاسای ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەری لەسەر جێبەجێ دەکرێت کە سزاکەی سجنی موئەبەدە و غەرامەیەک لە 30 ملیۆنەوە تا 90 ملیۆن ئەو کەسە پێی سزا دەرێت. بەڵام هێشتا بەنسبەت بازرگانانی مادەی هۆشبەر ئەم سزایە سزایەکی کەمە بە تایبەتی ئەو بازرگانانەی کە قوڵ بوونەتەوە لەناو بازرگانیەکەدا ئەوانەی کە مەترسیکی گەورەیان لەسەر کۆمەڵگە دروست کردووە بەدەر لە بڵاوکردنەوەی مادە هۆشبەرەکە بەدەر لە کاریگەریەکەی لە کۆمەڵگەدا جارێکی تر لە ڕێگەی ئەم پارەی کە دەکەوێتەوە دەستی مزاعفاتی تر ڕوبەڕووی کۆمەڵگە دەکاتەوە بۆەوەی کە تاوانی کوشتن دەکات بۆەوەی کە باندی مافیا دروست دەکات بۆەوەی کە ئەم پارەیە بەکار دەهێنێ لە کۆمەڵێک تاوانی تری وەکو بەڵێ بەداخەوە دیارە پەیوەندیەکەمان وەک پێویست نییە و ناتوانین لەگەڵ میوانەکەمان بەردەوام بین وەک کاک دکتۆری ئاماژەی پێکرد کە بەڕێزیان هەم پارێزەرن هەم ڕاوێژکاری یاسایین سزاکان بە گوێرەی تاوانەکان گۆڕانکاری بەسەردادێت ئەوەی کە کەسێک کە زۆرترین
بازرگانی پێوە کرد بێت بە تایبەتی تر کە زۆر جا لە ڕاگەیاندنەکانە دەیبیستین یاخود لە بابەتە یاساییەکانە دەیبیستین بۆ نمونە کەسێک کە بە چەند کیلۆیەک بازرگانی کردو کەسێکیش کە ڕێژەیەکی کەم بازرگانی کردووە بێگومان تاوانەکەی یاخود سزاکەی گۆڕانکاری بەسەردا دێت و بەکارهێنەرانیش هەمیشە بەردەوام سزای تایبەتیان هەیە و زۆر جار سزاکە قورستر دەبێت کاتێک کە بازرگانێک سزا دراوە بە گوێرەی یاسا دووبارە دێتەوە نێو کۆمەلگا و بازرگانی پێوە دەکات یاخود بەکارهێنەرێک بە هەمان شێوە بەکاری هێناوە سزا دراوە سزای خۆی وەرگرتووە لە زینداندا بۆ ماوەی چەند ساڵێک بەڵام دووبارە دێتەوە بەکارهێناوەتەوە دووبارەکە دادگایی دەکرێتەوە ئەمانە سزاکەیان قورسترە. بەڵێ هەندە جارش ئەبین لە ناو زیندانەکانە دووبارە بازرگانی پێوە زۆر ڕاستە. بەحساب ئەمانە دەنێنجرێن بۆی چاکسازی بکرێن و دووبارە نەچنەوە سەر و هەڵەی کە کردوانە بەڵام دەبینین لە ناو زیندانەکانە دووبارە هەنێک کەس لە جەرەوە بازرگانی پێوەکان ئەی بەرە ناو زیندانەکان مەشۆکارێکی ترە لەوەی کە دووبارە بە شێوازێکی خراپ بێنەوە ناو کۆمەلگا. خۆی بە گوێرەی یاسا ئەوەش دیاری کراوە تاوانەکە قورستر دەبێت بە گوێرەی مادەی یاساییەکان تاوانەکەی ببورن سزاکەی قورستر دەبێت بۆی کە وەکو هاوکارم ئاماژەی پێکرد لە زینداندا یاخود لە شوێنە پیرۆزەکاندا هەم بازرگانی پێوکە یاخود بەکاری بێنێت یاخود لە فەرمانگەکاندا یاخود ئەوەی کە کەسێک کە ئەفسەر و پلەدار و ئەم بابەتانە بێت لە دەستگای ئەمنی بێت ئەمانە شو بەردەوام کە سزاکەیان قورستر دەبێت لە هەموو کەسیش مناڵ بەکاردەهێنێت بۆ ئەم کارە وازانێت کە مناڵی بەکارهێنا هیچ کاریگەرێکی نابێت یاخود پێی نازانن یاخود سزای نابێت بزە بدووە بەڵام ئەمەش لەوانێت سزاکەی قورستر بکات و خراپتری بکات. خۆی منداڵی شەر ینی بۆ خۆی سزای هەیە بەداخۆ من پەیوەندیەکەمان زۆر باش نەبوو لەگەڵ بەڕێز دکتۆر ئەلیام ویستم پرسیاریەوەی لێ بکەم تا چەند لە دادگاکانی ئێمەدا لە دادگاکانی هەرێمی کوردستاندا دەستێوەردانی حیزبی و شەخسی و ئەو بابەتانە نییە کە هەیە زۆربەی کات تاوەکو بێتەوە کارێک بووی کە کەم تاوانەکان کەم ببنەوە و ئەو کەسانەشی کە سزا درێن سزای یاسایی خۆیان وەربگرن و هیچ واستە و واستەکاریەک و دەستێوەردانێک نەبێت لە نێو دادگاکاندا بەوەی کە بتوانرێت ئەو کەسێک کە سزا دەدرێت یاخود شمولی ئەو سزایە دەکات کە بۆی دانراوەکو خۆی جێبەجێ بکرێت و لە هەمووشی گرنگترەوەیە کە ئەو کەسانەشی کە بەکاری دێنن و گرنگترین ڕێنمایی گرنگترین چارەسەریان پێشکەش بکرێت لە زیندانەکاندا بۆی کە بتوانن بە شێوازێکی کۆتایی بەو بەکارهێنانە بێنن کە خۆشبەختانە ئەمە زۆربەی کاتوا بووە زۆرێک لەو زیندانیانی کە سزای خۆیان وەرگرتۆ بەکاریان هێناوە دوایەوەی کە لە چاکسازیەکان لە زیندانەکان سزادراون و ڕاهێناری ئەویان پێکراوە کە واز لە بەکارهێنانی بێنن کاریگەری هەبووە و وازیان لێ هێناوە ئێمە کۆتاییمان بۆ بەرنامەیەمان بەو تەوەرێمان هێنا بەڕێز دکتۆر عەلی عەبدوڵڵا پارێزەر و ڕاوێژکاری یاسایی بەداخەوەکو پێویست نەماتوانی زیاتر گفتوگۆ بکەین وە کۆمەڵێک بابەتی گرنگ باز بکەین